بەناوی خۆی گەورە میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەی شادەمەوە کە کۆتا ڕۆژی ساڵی 2023 کە ساڵێک جیاوازی لاوەی کە ساڵانی ڕابردوو تیپێکی نوێی لە چامپیۆنز لیگا پێناسانین پاڵەوانێکی نوێی لە چامپیۆنز لیگا بۆ دەرخستین و تیپێک لە هەمووان زلهێستر دەرکەوت لە ساڵی 2023 و کۆمەڵی خەڵاتی تاکەسی تایبەتمەند بە کۆمەڵی لە یاریزانەکان کە دابش بوونەوانێ لە ساڵی 2023 ئاقار و سیناروی پێچوانی وەرگرت و هەروەها باسکردنی کیشمانەیە کە تەوەری سەرێکی ئەمڕۆیە کە ویش قسەکردنە لەسەر کۆتاییاتنی قۆناغی یەکەمی خولەکان کە خوری ئیتالی شەوی ڕابردوو کۆمەڵەگیاری لێ بەڕێوە چووە ئینتەر میلان یەکسانبوونی چینیا هێندێک دیکە یوڤی هێنایەوە ڕکابەرەکە یوڤا شەوی ڕابردوو بۆ بردنەوەی بەرامبەر بە ڕۆما دەستەبەری کرد هەنگاوێکی باش هێڵگرت بەرەو ڕکابەریکردنی نازناوەکە و میلانیش گەڕایە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانی و پێگەی خۆی لە پلەی سێمی خوری ئیتالی قایمتر کرد. ئەوەشی کە گرنگە تایبەت بێ بە پریمەر لیگ لە ئەنجامەکانی شەوی ڕابردوو گەڕانەوەی مانچستەر سیتی گەڕانەوەی مانچستەر یونایتد بۆ دۆڕان ئەنی کۆمەڵێ بابەت کۆمەڵێ تەوەر هەیە کە قسەی لەسەرکەین و بەشێکی لاوڕێیان لە سۆشیال میدیا هەرو کاتی بەرنامەکە هاتە ناو لایف ئەگە پرسیارە شتێکیانە بێ وەڵام دەدەینەوانێ. سەرەتا حەزەکەم سەرنجێکی کورد لە ساڵی 2023 بەم تەبان ساڵی 2023 ئەتوانم بڵێم ناوازەترین ساڵ و جیاوازترین ساڵ و ئەگەری ئەم ساڵە دووبارە نەبووەوە بۆ تیپێگەیە کە ئەویشیانی مانچستەر سیتی ئینگلیزیە کە بەڕابەرایەتی پێپ گواردیۆلا و سەرکردایەتی ئێرلینگ هالاند و دیبڕۆین و ڕۆدری توانیان پێنج نازناو لە کۆی گشتی ساڵی 2023 دا بەرزکەنەوە کە هیچ بیتی بوون لە نازناوەکانی جامیەکێتی ئینگلتەرا خولی ئینگلیزی چامپیۆنز لیگ سوپەری ئەوروپا و جامی جیهانییانەکە کە ئەمە بۆ سیتی بۆ هاندەری سیتی بۆی کە خۆشەویستی بۆ مانچستەر سیتیە بێ مەحاڵە ڕووبداتەوە بەم جۆرە ینی شتێکی چاڕوان نەکراوە بەم جۆرە ڕووبداتەوە کە سیتی بەم جۆرە بتوانێت وەرزێک بە ڕێبکا کە هێندە نازناوی تا دەستەبەرکە بۆیە لای من ساڵی 2023 توانم بڵێم لە جیاواز لە هەموو تیپەکان جیاواز لە هەموو یانەکانی دیکە بۆ مانچستەر سیتی جیاوازترین ساڵ. بەڵێ کۆمەڵی خەڵاتی تاکەسیشمانە بوو لە ساڵی 2023 ئیتر لە باڵۆندۆر و لە زەبێست و زەبێستێکیان کەمان یەک دابشکەم زەبێستی تریشکەیەکەوێتە ساڵی داهاتوو دابش دەکرێتەوانێ. من پێشتری سەرنجی خۆم قسەوتە ڕوو لەسەرەوە خەڵاتە تاکەسیانە بۆیە نامێ لێرەدا بەی جۆرێ باسی کەمەوە گۆڵکارێکی ڕۆناڵدۆژە بوو بەس 54 گۆڵ. من حەز دەکەم قسەیەک بکەم لەسەر ئەو بابەتە تاوان بەداخەوە کەم قسەیەکەم. ئێمە تا ئێستش ئەوەشی کە لە بواری وەرشیا کارەکە وای کردووە لە بینەرانی تۆپی پێ هەمووان بەڕق و چینەوە سەیری یاریکەن بە ڕکابەریەوە سەیری یاری نەکەن. یعنی باوەڕ بکە هیچ شتێک بەقەی ئەوە خۆش نییە چێژی لێ وەرناگری کە تۆ ڕکابەری بەرامبەرەکە و کەی پێکەوە دانیشی سەیری یاریە بکەی ئەو نەوەت خولەکە چێژ وەرگری. بەڵام هیچ شتێکیش بەقەی ئەوە ناخۆش نییە ئەم نەوە دەقەیە دانیشی ڕقەبەرایەتی بەرامبەرەکە و هاوڕێکە و بکەی نەهێڵی یعنی هیچ شتێک بە تامەزرۆی خۆی بەڕێوە بچێ. تیقەتی شتێ بن من ئەو کاتێک کە سیری یاریم کردووە هاندەری بەرشەلۆنە ڕقیان لە مانچستەر یونایتد بوو باسی کۆنی تۆپی پێ بووەکەم یعنی ساڵی 2000ەکان و نەوەکان و ئەوانە بوو باسەکەم. هاندەری ڕیاڵ مەدرید خۆشەویستیان بۆ مانچستەر یونایتد دەبوو باشە کەچی ئێستا سێغەم شتەکان پێچوانە بۆ تۆ ئەوەی هاندەری بەرشەلۆنەیە ئەوەنەی بەدیار مانچستەر و سەرکەوتنی مانچستەر دڵخۆشە هێندە بە بردنەوەی بەرشەلۆنەکەی خۆی دڵخۆش نییە. تاوان لەگەڵ ڕێزم بۆ هەنێ هاوڕێی ئەزیز و خۆشەویستیم کە ئەوان هاندەرە
تایبەتمەندەکانی بەرشەلۆنەن ئەڕاقەکانی بەرشلۆنەن ئەوان لە هەموو دۆخێکا لەگەڵ بەرشەلۆنەن ئەها فەرقی ئەم شتە ئەمە بەشێکی تریان دەران ئەوەندەی بە خەمخۆری دۆڕانی بردنەوەی مانچستەر دەوە خەمخۆری بەرشەلۆنن وە کۆمەڵێک هاندەری ڕیاڵ مەدرید یا خواندەری کریستیانۆ ڕۆناڵدۆ هەیە باوەڕ بکەن ئەوەنەی بە خەمخۆری دۆڕاندنی مانچستەر یونایتد دەن لە ڕقی تینهاگ و ئەو مۆزوعی لەگەڵ ڕۆناڵدۆیە ڕویا هێنداگان لە یارەکانی ڕۆناڵدۆ لە ڕیاڵ مەدرید و لە بردنەوەکانی ڕیاڵ مەدریدی شتەکە تاوا پێچوانە بۆ تۆ ئێستا بەرشەلۆنە حەزەکە مانچستەر یونایتد بیباتەوە ڕیاڵ مەدرید حەزەکە مانچستەر یونایتد بدۆڕێت جاران بەعەکسەوە بوو بۆ لەبەری بەڕقەوە سێری یاریەکەن لەبەری ئەم دانیشتووە لەبەر خاتیەوەی کە ڕۆناڵدۆ لەم تیپەیان نەماوە هەموو کاتێ حەزکە مانچستەر یونایتد بدۆڕێت و ئەم دانیشتووە لەبەر خاتیەوەی کە ڕۆناڵدۆ لەم تیپا دەرکراوە بە برادەرەکەی بڵێ کە بۆ بیرکردنەوەی خۆی بە برادەرەکەی بڵێ مانچستەر ڕۆناڵدۆی دەرکردووە وای لێ کردووە وای پێکردووە کە ئیسفادی لێ نەک دەرکردنەکە واقعە بەڵام ئیسفادەی کردووە لە دەرکردنی ڕۆناڵدۆ دانیشتووە هەموو یاریە چاوەڕێی بردنەوەی مانچستەر یونایتد ئەمە ڕقوچینەیە ئەمە ڕکابەرینی وەڵی خۆشت نازانیت خەریکی چیت ئەسڵیەتی ئەم تیپانە بەو جۆرەنی بەڵام من بەداخم لەبەرەی بەڕاستیەوە چێژ نییە ئاساییە تۆ پێت خۆش بێ مانچستەر ئێستا بۆ نمونە من پێم خۆش بێ مانچستەر یونایتد بدۆڕێ بەڵام نەک بێم دانیشتم ڕقەبەراتی چوار دەورەکەم کەم و دانیشم ئەوەی کە خۆم بەدڵمە دانیشم بە ڕقوچینەوە دەری ببڕم نابێ شتیوا بەو جۆرە چۆنە بێ من دانیشتم یاری ئەستۆن ڤیلا دانیشتم بە دیار مانچستەر یونایتد دەوانێ ئارەزووشمە دۆڕانە کرد بەڵام جێمی دووەم ئازێکیەوە ناوازەی پێشکەش کرد پڕبەدڵ مرتاح بووم بەو یعنی وەکو بینەرێکی تۆ پێ مرتاح بووم بەو یاری کە مانچستەر یونایتد کردی ئێخۆ بردی شیاوانە ئەخۆ دوای لە ئاکاونتەکەی خۆشم دوو جار پۆستم لەسەر کرد ستایشێکی گارناچۆشم کرد و ستایشی تینهاگیشم کرد کە لە جێمی دۆمای کرد ئەسلی فوتبۆڵ بەو جۆرەیە یعنی ئاساییە تۆ ڕقلەتی پێ بێ ئاسا بەس نەک ڕقەبەراتی بکەی نەک تۆ ڕەسەنایەتی تیپەکەی خۆتی بیرچێتەوە لە بەخاتیەوەی تر یە خاڵی تر هەبوو کە ئاماژەی پێ بکەم جا طبعا ساڵی نەوەت ئەو ساڵی کە میسینەوە تو یەک گۆڵەکەی کرد تاوان من هەر لە شاشە و لە چواردە و لاوڕەکان باسم لەوە کردوتم ئەهەمیەتی ئەم گۆڵانە بۆ خودی تاکەسی یاریزانە هیەوە نییە شانازی بکەیت تۆ ئەمەی میسی بە من بفرۆشیتەوەکو فەزلێ یا من بێمەوەی میسی بە تۆ بفرۆشمەوەکو فەزلێ ئەزانین چییە؟ گۆڵکاری ساڵ باوەڕ بکە هیچ ئەهەمیەتێکی نییە تەنها شتێکی خودیە بۆ یاریزانەکە ئەزانم تۆ ئەو کاتی میسینەوە یە گۆڵەکەی کردو تۆ هاتووی بنامە بۆ من لاردۆڵی ئەڵی کاکە ئەی بۆ ئەو کاتێکە میسینەوە یە گۆڵەکەی کرد مێشکتان بردین ئێخۆ ڕاستەکەی وابوو ئێسەژ منیش ڕۆناڵدۆ 54 گۆڵی کرۆ منیش مێشتیان لەبم ئەو غەڵەت بوو لەو کاتەیە ئەم تۆش لێرە غەڵەت مەبە لەبەروی گۆڵکاری ساڵ شتێکی ئەوەندە گرنگ نییە شتێکی ئەو نەمویم نییە خۆمە پەیوەندی بەەوە نییە منەها گەڕێم و بۆی میسیش لەبەر من حەز ناکەم دوو فاقیانەیشکەم ڕاستگۆیت پێڵم نە گۆڵکارەکەی ڕۆناڵدۆ ئەمە بۆ خودی ڕۆناڵدۆ گرنگە 38 ساڵە وایە و 54 گۆڵی کردو بەڵێ بۆ خودی ڕۆناڵدۆ گرنگە بۆ خودی خۆی گرنگە بەڵێ میسی ساڵی 2012 کەنەوە یەک گۆڵی کردو بۆ خودی خۆی گرنگە بۆ نەشەی خۆی لە تۆپی پێ بۆ حەزی خۆی لە تۆپێ بۆ خۆی گرنگە بەڵام ئەهەمیەتی نییە بەرشەلۆنە لەو ساڵەدا بێت دەستکەوت بوو چامپیۆنز لیگی بە چێلسی دۆڕان دەوریش ئەمیش عینێ شتەکاتەوانێ لەبەر ئەوە گۆڵکاری ساڵ ئەو شتە گەورەیە نییە پێشتر ئەوان لێیان گەورە کردووی بە خوار گەورە نەبووە ئێتر ڕۆژنامەنووسە شیکەرەوەیە هاندەرە هەچ کەسێ لێی گەورە کردووی نەویە گۆڵەکەش گەورە نەبووە بەخوام 54 گۆڵەش گەورە نییە و تەنها شتێکی خودیە تایبەتە بە ڕۆناڵدۆ بۆ خۆیەتی یعنی ڕووداوگەلێکی ئەوەنە مهم نییە گۆڵکاری ساڵ بەڵێ دووپات یەکەمەوە بۆ خودی یاریزانەکە گرنگە بۆ تەمەنی یاریزانەکە گرنگە بۆ هاندەرەکانی گرنگە چێژی لێوەرەگرن تۆ دڵخۆش بە بۆی کە یاریزانەکە و 38 ساڵە و 54 گۆڵی کردو تۆش دڵخۆش بە بۆی کە مێسی لە یەک ساڵانەوە یەک گۆڵی کردووە بەڵام ئەمە شانازی نییە باسی بکەیت کابرا لە کاکە من لە 2012 باجیەوە میسینەوە یەک گۆڵی کرد کاکە بۆ باجی
هەی من لە 2012 باز جێوێ بیسینەوە یە گۆڵی کرد ئێستا منیش سەرەوە ئەوانش باز جێوە بە ڕۆناڵدۆ بە 30 ساڵی 54 گۆڵ تو سێری ئەم ڕۆشنبیری بە شتێک یعنی هەمووی ڕقەبەرایەتی هەمووی لە 2012 باز جێوایە کە میسینەوە یەک گۆڵی کردووە ئێستا میژەبێت تا 2030 باز جێوە کە ڕۆناڵدۆ ساڵ 54 کاکە وەڵا فوتبۆڵ بۆ جۆرە نییە وەڵای فوتبۆڵ بۆ جۆرە نیە تواندەری بەرشەلۆنەی دانیشتووی ئەوەی خەمی مانچەستەر دەخەمی بەرشەلۆنەوە نییە وەڵی بەوە نییە تۆ هاندەری ڕۆناڵدۆی دانیشی هەموو یاری حەز بە دۆڕانی مانچەستەرکەی ئێمان سەریشتی پێشی جوانەی چەکە لە تیپە ناودارەکان بەڵێ پتێ و نەتێت تینهاگ ێستا سەر لێشایە ئەو ئەنجامانەی کە تینهاگ ڕۆبەڕووی مانچەستەری کردو تۆ لە مێژووی مانچەستەری داونەبوو لە 1930 بۆ جۆرە تووشی ناتۆتەوارە باوەڕ بکات جاران تیپ خەونی بوو لەگەڵ مانچەستەر دیاریکە ئێستا کام تیپێوێ ڕیکۆردیە بەسەر مانچەستەر کە بردنەوەی بەسەر و تیپە نۆتنگام لە نەوەکانەوە لەگەڵ مانچەستەر نەی بردوێتەوە دوێنێ شەو بردیوان دۆخی مانچەستەر وێرانێ تینهاگ یەکێکە لە سەبەبەکان تینهاگ یەکێکە لە سەبەبەکان و کارگێڕی مانچەستەر دیش بۆ ئەو دەسەڵاتە ڕایی یاویانە بە تینهاگ ئەوانیش بەرپرسیارەتی گەوریان بەسەر شارەکرد لەبەرەوە تکاتان لێ یەکەم جارێکی تر تکاتان لێ یەکەم تو خوا ڕاضە ڕقەبەرایەتی تیالایان ڕکابەری بکەن ئەم شتی ئەم کەم نەکاتەوە شتی ئەو کەم نەکاتەوە وەڵایەوە تا من یعنی بە سەراحەت پێتەڵێم ئەو نەوەیە گۆڵی مێسی کە تۆ 12 ساڵە 13 ساڵە ئەو ئیسراحەتە لەو هاوڕێیانی من بڕیوە وەڵای ئەهەمیەتی نەبوو خۆ هەڵخەڵەتانەوە کە باسی ئەهەمیەتەکەی کردووە ئەمە ڕۆناڵدۆش ئاینەشتە گۆڵکاری ساڵ شتێکی وانە ئەمە کۆتایی بابێ زۆر بە خێرای باسێک لە ئەنجامەکانی دوێنێیەکەین لە پرێمەرلیگ گەڕانەوەی مانچەستەر سیتی و سەرکەوتنی بەسەر شەفیلدا بە 2 گۆڵی بێوەڵە دووەم سەرکەوتنی لە سەریەکی چێلسی جیازی کەمبوونەوەی لەگەڵ مانچەستەر یونایتد بۆ 3 خاڵ کێ چێلسەکەی پۆچتینۆ کێ ئەو چێلسی کە ڕێکبوونەوەی نییە من سەرەتای وەرزەی خۆم لەسەر چێلسی و لێرە دووبارەی ناکەم دەبێت ئەم دوو سەرکەوتنەوەکو دەرفەتێکی زێڕین سیرکرێ یاری فوڵهامیشە هەیە کە سیانزە یەکەنجامی دوای ئەوە یاری چێلسی یاری لێڤەرپوڵ و یارە قورسەکان دەست پێکا بەس سەرکەوتنی فوڵهام کە لە یاری داتووە هەنگاونانێکی گەورەی چێلسیە بێ بۆ بەرەو پێشچوون و بێگومان لەگەڵ کردنەوەی دەرگای گواستنەوەی زستانی یاریزانان و بەتاوی گەڕانەوەی یاریزانە پێکراوەکان و گێڕانەوەی توانە جەستەیەکانیان ئەوە ئەو کاتەڵ سەنگاندنی چێلسی بڕیاری کۆتایی لەبارەی چێلسیەوە دەدرێت یەک هەڵوێستەمێ بیکەم لەسەر خولی ئیتالی بە تایبەتی لەسەر یوڤە ڕۆما تەبعاً ئەو تەوقوعی کە ئەو باسکردنی چێلسی کە باسمان لەسەر ئێشە کرد بۆ تیپەکانی پرێمەرلیگ هەمان خوێندنەوەشمان بۆ یوڤە بوو بە چه هۆکارێک بە هۆکاری وەی کە یوڤە و چێلسی و دوو تیپەن کە بەشداری لە چامپیۆنز لیگ و لە پاڵەوەندی ئەوروپیەکانە ناکەن تەنها خۆیان یەکلا کردوێتەوە بۆ خول ئیتر خۆی هەنێ جار ئێمەمانەمووی سەرنجە پێکەوە خوێندنەوەیەکەین بۆ یارەکان یا خوێندنەوەیەکەین بۆ تیپەکان هەنێ خوێندنەوە هەیە ڕەنگە درەنگ بێتە سەر و ڕێگەی کە تۆ داوناوە هەنێ خوێندنەوەی ڕەنگە هەر نەیگرێ هەر ڕێک عکسەکەشی دەرچێت و هەنێکی ژێ ڕەنگە بۆش ئێستا بۆ نمونەی یوڤە یەکێکە لەو تیپانەی کە ئێمە مانگی هەژدانیشتین قسەمان لەسەر کردووە بەشداری نەکردنی یوڤە لە چامپیۆنز لیگ و پاڵەوەندی ئەوروپیەکان ئیسفادەیە بۆم تیپە بۆ ڕکابەری ئەو کاتیش ئەمە یوڤە هەروەکوی چێلسی وا بوو بەڵام تا یوڤە ئێستا لە ڕکابەری سێریا ئەیدا بەس چێلسی بۆ جۆرە دەرنەچوو بۆی ئەم شتانەی عنی واریدن هەمووی ڕوودانی واریدا سەبارەت بە یارەکەی ڕۆما و یوڤە تەواان خراپی ئەنجامی ڕۆما باوەڕ بکەم پەیوەندی بە مۆرینۆ نییە پێشکەوتنی ڕۆماش لەگەڵ مۆرینۆ سنووری هەیە سەری ئەم قسێ بکەن یانی تۆ ناتوانیت نەگەیشتن بە لووتکەی ڕۆما بخەیتە ئەستۆی مۆرینۆ چونکە مۆرینۆ کاری ناوازی بۆم تیپە کردووە و لە هەمان کاتدا مۆرینۆش ناتوانێت ڕۆما بگەینەتە لووتکەی کە هاندەرەکانی دایانێ یاخودەوەی لی چاوەڕێ دەکرێت لە مێژووی کاری ڕانەراتی مۆرینۆ لەبەری توانای مۆرینۆش سنووردار ئانی دیقەتی یاری شەوی ڕابردوو بن بەرامبەر بە یوڤە
ڕیتمی یاریکردنی ئەم تیپە لە غێری تۆپە بەرزەکان هەڵدانەکانی کریستانتی کە ئەم شەو خۆی لێبوو بوو بە دیبڕۆین بەس خۆتان نەزان چی دیبڕۆین هێڵم پێویست ناکات لەسەر شاشەوە بڵێم یعنی منطقی تیانە تۆ یاریزانێک بی لە یاریگادا حەوت هەڵدان بکەی حەوت ئۆڤەر بکەی هیچ ئۆڤەرێکیان هیچ هەڵدانێکت تەندروست نەبێ هیچ هەڵدانێکت مەزبوط نەبێ ئەمە مۆرینۆش لی بەرپرسیارە وە کوالیتی ڕۆماش ڕەنگە مۆرینۆش داوای نەکرد بەس کوالیتی یاریزانە بەو جۆرەیە ها ئەمە لەگەڵ قسەکەی خۆمان لێشێمانە ئەوەی کە باسم کرد لەبارەی مۆرینۆ کە ناتوانێت ڕەخنە لە ڕۆما بگری بڵێ مۆرینۆن ینی ناتوانێت ڕۆما بەرەلووتکە وە لە هەمان کادا مۆرینۆش لە توانای دانیە ئەم ڕۆمایە بگەینەتە لووتکە چونکە هەردووچیان کەم و کوڕیەک وجودی هەیە منطقیتیانی ینی تۆ تەواوی ڕیتمی یاریکردنەکەنەوەت خولە گۆڤانتۆز نەیەشت و یاریزانێکە لە ناوناوچەی سزایە سەر لێ بدە دەیواز لەم تۆپە بێنە دەی شێوازی یاریکردنەکە و بگۆڕە دەی گۆڕانکاری تیپەکە بابەجۆرێکی تر یاریکەن با ڕکابەرەکان بۆ جۆرە بێ بەڵێ مۆرینۆ ستایشی ئاستیەڵی بەرگری یوڤەی کرد بەڵام ئەوە لاوازی شێوازی هێرشبردننی ڕۆما بوو کە بەرگری یوڤە بۆ جۆرە دەرکێ گۆڕانکاری نەبوو لە شێوازی ینی سەرڕاوی کە شعراوی پلیگرینی بەشداریان لە یاریەکەیان کرد ڕۆما نەیتوانی یاری بخاتەوە باڵی چەپ هەر یارەکە لە باڵی ڕاستەوە بوو لە ڕێی کریستیانتن و دیبالا و لۆکاکۆش لە ناو ئەم یاریزانانەی پشتەوەیە کە یاری دەکرد تێکشکا بوو لە بینی چیا لە بینی بریمەر و دانیێڵە لەبەرەوە من ڕۆما پێم وایە زۆر بە خراپی دەرکەوت دوێنێ و ئەو ستایل یاریکردنی ڕۆما بەڕاستی پێداچوونەوەکی لەگەڵەوەی کە گەشتبینیشم بڕوام وایە لە کۆتاییە ڕۆما مۆرینۆ و ڕۆما هەر پێکەوە دەگەنە چامپیۆنز لیگ لە وەرزی ئەم ساڵە ئەکرێم تیپە لە مەرکاتوی زستانەیە ڕێک بکرێتەوە باشتر بکرێەوە ئەنجامەکانی باشتر بکرێەوە لە کۆتایی وەرزیشە ڕۆما ئامانجی خۆی بکەی بگەبگاتە چامپیۆنز لیگ بە پێچەوانەوەی یۆڤانتۆس ئەم ساڵ بەرگریەکی زۆر تۆکماکە بەرگریەکی زۆر چڕەکە هەرە و پلانەیە کە ئەلێگری دەیەوێت ئەلێگری وەکو خۆی یاری ناکە یاری لە تیپی بەرامبەر تێگا لە ڕێم تێگانەوە دەتوانێت بەسەرکەوتن بکە یعنی گۆڵی یەکەمی یۆڤانتۆس هێرشێکی یاریزان و توانای تاکەسی یاریزاندریان ڕابێ و گۆڵی تۆمار کرد بە دەرلەوە یۆڤانتۆس خەریکی بەرگریکردنە باوەڕ بکەن یاریزانەکانی یۆڤانتۆس هێندە بێکوالیتی نین یوڤە دایم قوتابخانەی تۆپی پێی یۆڤانتۆس لە ئیتالیا ئەکادیمیای یۆڤانتۆس لە ئیتالیا پڕە لە یاریزانی لاو پڕە لە یاریزانی سەرکەوتوو پڕە لە یاریزانی پێرفێکت و دەتوانن لە داهاتوویەکی نزیکدا بن بە ئەستێرە ئەم یاریزانانەی کە یوڤە دروستیانەکە چونکە قوتابخانەی تۆپی یۆڤانتۆس ئەمێک چێ قوتابخانەیەکی تۆپی گەشاوێ بەڵام پێویستەکە کە کاتێ دێنە تیپی یەکەم لە ڕانەرێکی گەورەتر لە ئەلێگری ڕانەراتیان بکە چونکە یوڤە ئێستا گاتیە یاریزانێکی لاوە هێناوێتی دەرفەتێکی زۆری یاریکردنی باشی پێداوە بۆ بەهیچێ لە بەرگری کارە باشەکان بەڵێ ئەلێگری دەرفەت بە لاوەکان دەدا بەڵام لە ڕووی لایانی هونەریەوە ئەوەی مەخوێنەوە بۆکەم تەنها تێگانی یاریە لە تیپێ ڕکابە وێ ئەکرێ یوڤە کە ئەم ئەستێرە لاوانەی هەیە کە یاریزانە باشانەیە چونکە کواڵیتی یاریزانەکانی یوڤە خراپ نین وەکو ئاماژەم پێکرد ئەکرێ لە داهاتوە ڕانەرێکی باشتریە بێ لە بەروی زیاتر بەرەو پێش بچن سەبارەت بە پرێمەر لیگیش یعنی باسی مانچستەر ماکرۆ پێشتر ئەم ڕۆژ یاری ئارسناڵ و فۆڵهەممانەیە کە دواتر قسێکی لەسەرەکەم بەس ئێستا گەر کۆمنتێک شتێکی تایبەت داتوێ حەز دەکەم وەڵامی بەشێکیش لە کۆمنتەکان بەمەوە مامەستا داوودجان سوپاس بۆ تۆش کاگەڵمەت ئەڵێ من پەشیمان بوومە مانسی دەرناکەم لە چێبڕشی بردنەوەی خولی ئەم وەرزە بە هیچ جۆرێک هەتا کۆتایی مانچستەر سیتی ئارسیناڵ لێڤەرپۆڵ لە کێبڕشێ دەرناچن خۆکەی ماڵین پاڵێورا و ئیلا مۆتڵاقەن یەکتیب نییە هەر لە کێبڕشەیە دەمێنێ دڵنیا بە لەوەی لێڤەرپۆڵیش بۆی هەیە پێشنگی لە دەست بدە سیتی وەری بگرێ سیتیش لە دەستی باتەوە ئارسیناڵ وەریگرێ و بگۆڕێتەوە بۆ لیڤەرپۆڵ گرنگەوەیە ئێمە ئەم ساڵ ئەگەر بەم ڕێتمە بڕوە
وەرزێکی پڕململانێ و پڕڕکابەریە بینین لە پریمەر لیگا چونکە باوەڕ بکەن من بە درێژای ئەم چەند ساڵی سێری پریمەر لیگم کردووە هیچ کات هێندەی ئەم ساڵ بەهێزی ئەم خولەم نەبینیەوە هیچ تیپێک ترسی لە ڕوبەڕبوونەوەی بەرامبەرەکەی نییە هیچ تیپێک شەفیلدێک کە تا ئێستا 9 خاڵیە لە پریمەر لیگا 2 یاری بەرامبەر بە سیتی کردو 2-1 دۆڕاوە لە کۆتا خولەک 2-0 دۆڕاوە لە ناوی اتحادە تیپەکان سڵناکەنەوە لە ڕوبەڕبوونەوەی ڕکابەرەکان زۆر بەهێزەوە ڕوبەڕوویانە بنەوە بۆیە پریمەر لیگ دڵنیابن لەوەی گەورەکان خاڵی دیکەش و دیکەش لە دەستێن ڕکابەرەکە بەردەوامیە بێ کاک محەممەد جان سپاس بۆ تۆش کاگاکۆڵێ تایبەت بە مۆرینۆ ڕۆمە و هەندەرەکانی بە مۆرینۆ ئەنجامەکانی رازینە بەڵام مۆرینۆ نابێ بەم تیپەوە بەو ئەنجامانە رازی بێ ئاوا ئەنجامی ڕانەر مۆرینۆە لە کاری ڕانەراتی بۆ دۆخی ئێستا بەڵێ کاکاکۆ بۆ دۆخی ئێستا مۆرینۆش ئەپدەیتی ماوە مۆرینۆش پێویستی بە ئەپدەیتیە مۆرینۆش لەگەڵ سەردەمی نوێیە ینی خۆشی باسیەک هاڵێ من ینی هەوڵە دەم تەکتیکی نوێ فێری یاریزانەکانم بکەم هەرێ یاریزانم هەیە هەر لێم تێناگەن کە باسی چیەکەم بۆیە ڕەنگە شوێنی کارکردنی ڕۆما و مۆرینۆ پێکەوە گونجاو نەبێ بەڵام لە کۆتاییە مۆرینۆ پاشگەاندنەوەی ڕۆما بە چامپیۆنز لیگ من پێم وایە بە گەورەیەتی ڕۆما بەجێڵێ لەگەڵەوەی کاری گەورەشی بۆ ڕۆما کردو چونکە کۆنفرانسێکی بردو گەیانوێتی یاری کۆتایی یۆرۆلیگ سەبەست چامپیۆنز لیگەکەمەوە بیخاتەوە چامپیۆنز لیگ ئەوەی لەوە ئەنجامی باشتر نابێت کاک مەسعود سڵاو لە تۆ کاکە کازیان باسی کاڵچۆشمان کرد کاک عومەر فەلاح هەڵە تینها گەڵێ هاتووم سەردەمی کلۆپ و گواردیۆلا لە ناوبەم سەردەمی کلۆپ و گواردیۆلا هێندە بە سانایی دروست نەبوون کلۆپ و گواردیۆلا ئەزمونیان هەیە لە ڕێخستنی تیپە کۆ گواردیۆلا بەوە تێمەکەوتۆ ئەڵەی لە بەرشەلۆنەیە چاوی و ئینیەستا و بۆسچێتس و مێسی و ئەمانی لەبەردەما بوو گواردیۆلا کە هاتە بەرشەلۆنە قەراری زۆر قورسیە بەڕێکردنی ڕۆناڵدینۆی چەکبولارە ینی بڕیارە قورسەکانی دروستکردنی بۆسکێتس و یعنی دەرفەتدان بە مێسی و دواتر بەڕێکردنی تۆ کۆمەڵە کاری ناوازێکی لە دروستکردنی بەرشەلۆنێکی زێڕین و کلۆپیش چۆن لە دۆرتمۆند و لە ماینستیپی دروستکرد و هاتە لێڤەرپوڵم لیڤەرپوڵی دروستکردەوە ناوهێنانی گواردیۆلا و کلۆپ بە زۆر ڕاهێنەر ناکرێن ناوی بێنن ئەسڵ من لەگەڵ قسەی تینهاگە هەر نیم هەر جورئەتێکی شەیە کەسێکی وەکو تینهاگ بێتە ڕانەرایەتی لێ پریمەر لیگا ناوی گواردیۆلا و کلۆپ بێنە جا چ جابگا بە کارەکانیان کاکە بێزیان سپاس دەکەم ئەزیزی باسی ڕۆمام کرد وەڵا کاگەن من قەنەعاتی خۆم لەسەر گۆڵکاری ساڵ وتووە من مجاملەی نەهاندەری میسیەکەم نەهاندەری ڕۆناڵدۆکەم واقعەکەی پێڵم بەڵام ئەوەش ڕاستیە کە بە درێژای 19 ساڵە ئەمنەوەیە گۆڵەی مێسی باس کراوە کە هیچ ئەهەمیەتێکی نەبووە ئێستش کە 54 گۆڵەکەی ڕۆناڵدۆیە بە هەمان شێوە ئەهەمیەتی نییە منەرە و کاتە عینەن قسەم کردو ئێستش عینەن قسەیە مەکەمەوە ئەمە تەنها بۆ خودی یاریزانەکەیە لە بێدەستکەوتی یاریزانەکە گەورەترین شت و گرنگترین شت ئەو گۆڵکاریەیە باسی چێلسیشمان کرد مانچستەر سیتی لە لیڤەرپوڵ نزیکە بەڵێ نزیکە وەڵای کاکە ڕامان هەچ کەسێک مانچستەر سیتی بینی و بە منتیقی قسە لەسەرم تیپە بکە ئازانێ ئاسی مانچستەر سیتی بە هیچ جۆرێ بەرز نەبووتەوە بە هیچ جۆرێک ئاستی مانچستەر سیتی بەرز نەبووتەوە بەڵکو ئاستیشی دابەزیەوە بۆی چیەوە بۆی پێکانی یاریزانەکانیەوە بۆی پێکانی ئەستێرە گرنگەکانیەوە دیبڕۆین ماوەی ڕابردوو دابڕانی ڕۆدری وام دوایەش دابڕانی هاڵاند ئەمە لە کواڵیتی و لە کێروی مانچستەر سیتی لە ڕکابەرەکان کەم کردوێتەوە من پێم وانییە ئاسی بەرزوێتەوە قورسە بەخواتین هاک لەگەڵ مانچستەر سەرکەوتووە من قەناعەت ناکەم کاک مەسعودڵێ هاندەری ئێستەونەی بیر و ڕقی لای ڕکابەرەکانێتی ئەو نەبیری لای بردنەوەی یانەی کە خۆی هاندەری ئەو نەبیری لای بردنەوەی یانەیە نییە کە خۆی هاندەری تێمە وای کردو کەس بە چێژۆ سیر یارینەکە ئەدی باوەڕ بکە بەخوا من چۆنت بۆی جەرمەوە ئاوا ینی من پێ دەڵێم مەڵێم جاران هاندەری ڕیاڵ مەدرید حەزیان بە بردنەوەی مانچستەر کرد بەرشلۆنە حەزیان بە دۆڕانی کرد ئێستا ڕێک شتەکە عکس بۆتەوە هاندەری بەرشلۆنە لە بەرشلۆنە زیاتر خەمی مانچستەر دەخوا هاندەری ڕیاڵیش لە ڕیاڵ مەدرید زیاتر ینی بۆ مانچستەر حەزەکە بدۆڕێ نابێشتیوە کاکچەنەرەڵێ مانچستەر یونایتد خراترین یانەیە مۆرزەی پریمەر لیگە بە تەحەداوە ئەوە بە مامۆستا بڵێ بزانە
پاکانەکانی چێ بێ بۆ مانچستر بزانین لێ وەرەگرێ کە مانچستر بەو جۆرەیە. کاکە نەبیلجان پێشبینی من بۆ لیڤەرپوڵ ڕفتاری حەکەم بەرامبەر بە لیڤەرپوڵ ئیتیحادی ئینگلیزی بەرامبەر بە لیڤەرپوڵ ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ نییە. من کۆتایم پێناوە لای خۆم لیڤەرپوڵ شەڕی نۆزدانی پرێمەر لیگ و حەکەمەکە ئەمە قەناعەتی منە خۆ ڕەنگە هەڵە بم من ڕەنگە هەڵە بیر بکەموانە بەڵام قەناعەتم بەو جۆرێ فەرزیشی ناکەم بەسەر توێ بەس من بڕوام وایە لیڤەرپوڵ لە پریمەر لیگا کە ڕکابەریەکە ڕکابەری 19 یانەوە ئیتیحادی ئینگلیزیشەکە چونکە بەردەوام هەڵەکان بە بڕوای من لە دژی لیڤەرپوڵ ئەنجامێرێ و بە بڕوای منیش تا کۆتایی لیڤەرپوڵ هەر ڕکابەریەکە کاک بڕوا بەسەر چاو لە پێش دەستپێکی بۆنزلیگا باسی بایری نەکەینەوانێ کاکاروان ئەڵێ باسی ڤیتۆر ڕۆکی کە وەڵای کاکاروان من ڕازگۆم لە ئیشەکەم و کارەکەم بەخوا یەک یاری ڤیتۆر ڕۆکیم نەبینیوە تا باسی ڤیتۆر ڕۆکی بۆ بکەم با بێتە بەرشۆنە با بزانین چییە بێ کاک بەرهەم سوپاس بۆ تۆ کاکارزان ئەڵێ باوەڕ کە هیچ تیپێکی ئینگلیزی ئاسی زۆر باش نییە کاکارزان ئەم قسەی تۆ زۆرتەوە بەڵام شتەکە چۆنە هیچ تیپێکی ئینگلیزی ئاسی باش نییە بۆ لەبەرەوەی ئەمساڵ لە پریمەرلیگا یانە بەهێزەکان زۆرن یانەی ئاستی سەریکە ئەمساڵ لە پریمەرلیگا یانەی ئاست یەکمان زۆرە ئاست دوومان زۆرە زۆر کە منەویانانەی ئاستی سێن ینی ڕێک ئاوا پلەکە بۆ جۆرە دابەشەکرێ ئاستی سێ ئاستی دوو ئاسی یەک ئاستی دوو یەکیش جیاوازێکی ئۆتویان نییە بۆیە وا هەست دەکەی کە ئاسییانەکانی پریمەرلیگ لاواز بێ کاک محسین ئەڵێ دەست خۆشکاک محەموو بەشتیکاری براکەم جمهوری میسی و ڕۆناڵدۆ هەروان نا من ڕێزم بۆ هەموو جیهاندەرەکانی میسی و ڕۆناڵدۆیە بەس حەز دەکەم وانە بن هیوادارم ئەڵێ سوود لە شیکارەکان دەبینم لە خزمەت تام و هیوادارم سوودی لێوەرگرن کاکە ڕێبین ئەڵێ خولی ئیتالی هەر بەرەو دواوە ڕوات بەڵێ خولی ئیتالی زۆر پێشکەوتنی نییە بەڵام ناشتوانین بڵێین بەرەو دواوە ڕوا کاکە هاوکار ئەمزانم دکتۆر هاوکاری خۆمانە ئەڵێ پریمەرلیگ لیڤەرپوڵ بۆ غەدری لەکتەوە پێشتر من وتومەوە ڕۆشتنی سەلاح بۆ کاسی ئەفریقا ڕەنگە ڕۆشتنی سەلاح بێتە دەرفەتێکی خێر بۆ دووبارە دەرکەوتنەوەی دیاز بۆ وەرگرتنی سەڵتەی لیڤەرپوڵ لەلایەن نونێز دەوانێ من کلۆب ئەبێ بیری لەوە کرد بێتەوە کە مەرزە بەشداریەکە مانگی یەک محەممەد سەلاحی دەڕوا بۆ جامینەتەوەکانی ئەفریقا ئەبێ حساباتی وەشی کردبێ کە بۆیە کارەکە بۆ جۆرەکە کاک بڕواڵێ هەلێگە بوو بۆیانەکانی ئەرسیناڵ لیڤەرپوڵ دڵنیا بە لەوەی ئازناجێگیری مانچستەر سیتی ژاوە ڕێەکەی بۆ تەخت نییە کاتۆ تاوانێمووی بەرێتەوە ئەویش ئەکەوێتەوانێ پەلەمەکە هەمووی ئەبینی بە چاوی خۆ ئەمساڵ ڕکابەری پریمەرلیگ زۆر توند و زۆر بەهێزە وەنا ئێمری باسمان کردووە لە نەبوونی سەلاحە چاڕی دۆڕانی لیڤەرەکەم بڕواناکەم وەڵی تر خۆ مامەسای تر هەر با بڵێ تیناک باشترینە بەڵام بەڵگەکانی چین هیچ هەرەوەی هەر بە قسە باشترینێ با باشترین بێ قەیچێکە باسی پاریس کە باسی مباپێ و ڕیال کە بەخوا باسی مباپێ و ڕیال هەر بەکەڵک نایە کاکامەران ئەڵێ کاک محەممەد بۆ بەرنامەکەت ناکەیت هەموو ڕۆژێ تواناگەم ئەوەیە کاتەکەم هەر ئەوەیە کە هەفتەی 4 ڕۆژ لەگەڵ تانام هەفتانەش بە پێی توانە لە دەروی یاریگا لەگەڵ تانام 2 ڕۆژیش بۆ پشووەرگرتن و بۆ کارکردنی دەرەوەی ئیشی خۆمە بێ لەبەرەوە بێ ئاوە بەم جۆرە قوبوڵم کەن و من داوای لێبوردنم هەیە بۆتان شیکاری وەرشی لێرەدا بۆ کۆتا دێنم خواتان لەگەڵ